ناوجوانانی کوردستان لەسەر هێرشکردنە سەریان بایکۆتی خولەکانی کوردستان دەکەن و چاوەڕێی بڕیاری کۆتایی یەکێتی تۆپی پێی کوردستان دەکەن لەسەر سزادانی ئەو یانە و یاریزانانەی پەلاماری ناوجوانانیاندا. ناوبژیوانانی کوردستان هەڕەشەی بایکۆتی خولی کوردستان دەکەن لەسەر ئەو هێرشانەی دەکرێتە سەریان و داوای پاراستنی ژیانیشیان دەکەن. بەهۆی ڕووداوەکانی یاری نێوان سۆران و هەولێر لە خولی نایەبوو، سیروانی نوێ و زاخۆ لە خولی لاوان بەهۆی هێرشکردن و پەلاماردانیان لەلایەن یاری زانانەوە ناوبژیوانان هەڕەشەی بایکۆتی خولی کوردستان دەکەن و داوای گرنگی لە یەکێتی تۆپی پێی کوردستان دەکەن بۆ پاراستنی ژیانیان. ئەم دوو ڕۆژەی ڕابردوو کە ئەو حەدەسانە ڕوویاوە دیارە شتێکی زۆر ناخۆش بوو. یەکەم جار ناشرینیە بۆ یەکێتی تۆپی پێی کوردستان، دووەم جار ئەمە شکۆی لە ناوبژیوانیان هیراوە زایدەن لەگەڵ ئێمە شاوشکوی ئێمەشی شکاوێمە وەکولیژنەی ناوبژیوانان، چونکە ئێمە پرشتیاری ناوبژیوانانن. دیارە هەر کردەوەیەکی ناشرین کە بەرامبەر ئەو ناوبژیوانان کرا بەرامبەر ئێمە کرا. نووسراوێکمان ناوە بە یەکێتی تۆپی کوردستان لەسەر ڕایەمە کە ئەومانە پێیان تومانە ئێمە ئامادە نین ناوبژیوانی دابنین هەتاوەکو یەکێتی تۆپی پێی کوردستان ڕیارێکی چارەژن و ساسیشە بێبا لەسەر ئەم حەدەسانە، چونکە ئەو ناوبژیوانانە ئەگەر وا بڕوە زمانی ژیانیان ناکرێت. دڵنیاشتانەکەمەوە بڵنیاکەمەوە لە شەقامی وەرزشی بڕوا بکەن کە یەکێتی تۆپی کوردستان تونترین سزا ئەیات لەبارەی ئەو دوویاریەوە. لە لای خۆیانەوە ناوبژیوانانی سلێمانیش داوا لە یەکێتی تۆپی پێی کوردستان دەکەن گرنگی بۆ پاراستنی ژیانیان لە یاریگاکانی کوردستان هەبێت. ئەگەر ئەم هێرشکردنەش باردەوام بێت بایکۆتی خولەکانی کوردستان دەکەن. لە ڕاستیە سوپاسی ناوبژیوانان بەرپرسی ناوبژیوانی سلێمانی و سوپاسی ناوبژیوانانی سلێمانی دەکەم، هەمویان کۆدەنگن لەوەی چاوەڕێی زەمانێکن لە یەکێتی تۆپی کوردستان کە جایەتر ئەم کارەساتانە ڕوو نەداتەوە، چونکە ئەوەی کە ئیمڕۆ دوێنێ بەسەر منە هاتووە دووس بنێ ئەگەر زەمانێکی تەواوانێ بەسەر هاوڕەکانیشمان دێتەوە. بۆیە هەمویان ناوەکانیان نووسیوە و ئیمزایان کردووەکەوە بایکۆتێکی کاتی دەوری کوردستان دەکەن تاوەکو ئەوەنەی یەکێتی تۆپی کوردستان زەمانێکیان داهاتێ کە لەوایە لە کاتی یاریەکانە پارێزراو بوون و ئەو جۆرە هێرشان نەکرێت سەرمان. بەس خوای گەورە هەڵە ناکە، هەموو کەس هەڵە دەکا. مەبەستمەوەنێکە خۆم من هەڵم نەکردووە خۆم لەوەرە من سوورم لەسەر بڕیاری خۆم بڕیارێکی زۆر دروستم داوە. تەنانەت من بەرپرسی نادی حەز ناکەم ناویشی بێنم هاتنەتە ساحەکە پێیان گوتوم بە ئاگاداری برا ناوبژیوانەکەی ناوەڕاست و یاریدەری دووەم تیان ئەگەر مامۆستا گۆڵەکە ئیلغا بکەیت و ئێمە ئینۆ یاریگە. بەشێکی تر لە ناوبژیوانانی کوردستان داوا لە بەرپرسان یەکێتی تۆپی پێی کوردستان دەکەن کە سزای توندی ئەو کەسانە بدەن کە هێرش دەکەنە سەر برا ناوبژیوانەکانمان. ڕاشی دەگەێنن ئەگەر سزای توندیان نەدرێت خۆیان بە چەقۆ و دەمانچە پارێزگاری لە خۆیان دەکەن و چاوەڕێی کەسیش ناکەن و کێشەکانیش بە عەشایاری چارەسەر دەکەن. بەهۆی هێرشکردنە سەر ناوبژیوانانی یاری نێوان سۆران و هەولێر لە خولی نایەبی کوردستان و سیروانی نوێ و زاخۆ لە خولی لاوان یەکێتی تۆپی پێی کوردستان بەپەلە بۆ ماوەی هەفتەیەک سەرجەم خولەکانی کوردستانی ڕاگرت و لیژنەیەکیشی بۆ سەرجەم کێشەکان دروست کرد و شەممەی داهاتووش بڕیاری کۆتایی لەسەر سەرجەم کێشەکان دەدرێت. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.